تەندروستی چەمچەماڵ هەوڵەکانی بۆ چارەسەری توشبوانی کۆرۆنا سڕ دەکاتەوە. بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ دەڵێت ڕەوشی کۆرۆنا لە قۆناغێکی مەترسیداردایە و لە سەدا 60 پشکنینەکانیان لە تاقیگەی ناوەندیەوە بە پۆزەتیڤ دەگەڕێتەوە. پێشووتر لە سا 20 پۆزەتیڤ مانگە بەر لە ئێستاوی کە بە من ئەگان ڕۆژانە ئەگاتە نزیکی لە سا 60 ئەو حاڵەتانی کە پشکنیان بۆ کرێ پۆزەتیڤن کەمەش نیشانی ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ ژماری توشبوان زیاترە و بە هەمان شێوە نەخۆشخانی ئاسوودە کە تایبەتە بە توشبوانی کۆرۆنا ئێستا هەموو قەرەوێڵەکانی گیراوە لەناو کەسانی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوونە و بارودۆخی بەشیشیان بەڕاستی ناجێگیرە. لە ئێستادا تەمان بەهۆی ئەو ژمارە زۆرەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە خۆشبەختانە لایەترەوە ڕێژەی کوتان زیایی کردووە. ئەمەش کە ئاماژەیە بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵک هۆشیاری تەندروستی زیایی کردا دوای ئەوەی کە دڵە ڕاوشێ و قەلەقێکی زۆر هەبوو بۆ ئەوەی کە ڤاکسین وەرگرن. لایەنێکی هێرێنی لە بواری تەندروستیدا لە چەمچەماڵ بەرەو پێشچوونی هەڵمەتی کوتانە بە ڤاکسین بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ دەڵێت دوو ناوەندی نوێیان بۆ کوتان بە ڤاکسینەکە کردوێتەوە. هەستین بەکردنەوەی دوو ناوەندی تازە ناوەندیشان لە تەشی کاکەمەند بۆ ئەو حاڵەتیانی کە لەوێ دانیشن پێویست بەوە نەکابێن بۆ شاری چەمچەماڵ و هەر لە ناوەندی مەڵبەندی تەندروستی تەشی کاکەمەند ئەتوانن ئێستا ناوی خۆیان تۆمارکەن و هەلەوەی خۆیان بکردن. دووەم مەڵبەندێکمان کردو تایبەت بە فەرمانبەران لە ناوەندی خۆپاراستنی تەندروستی چەمچەماڵ کە ئەمە هەموو ئەو فەرمانبەرانی کە لەم سنوورە هەن ئەتوانن لەڕێی ئۆپلیکیشنی کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوەوە گەیشتە دەست هەموو کەسی ئەتوان ناوی خۆیان تۆمارکەن و لەو مەڵبەندە خۆشبەختانە ستافیشی باش ئامادە کراوە لەوێ و تا ئێستا ژمارەیەکی زۆر کوتان کراوە لەو مەڵبەندە. کوتان بە ڤاکسین چارەسەرێکی بنەڕەتیە بۆ دروستبوونی بەرگری لەش لە بەرامبەر کۆرۆنادا. بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ دەڵێت هەتا ئێستا 8500 کەسیان بە ڤاکسین کوتاوە و پرۆستەکەش لە ڕێی 4 ناوەندەوە لە چەمچەماڵ و تەکیە و شۆڕش بەڕێوە دەچێ. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.